بەناوی خوای بەخشندە و میهرەبان وەرن بەڕێزان با لێرەوە دەرس و پندێکی گرنگتان پێ بڵێم. خوای پەروەردگار لە قورئانێدا باسی ئەسپی کردووە و سوێندی پێ خواردووە. جاوارە با بزانین لەبەرچی خوای گەورە سوێندی پێ خواردووە. دەفەرمێت بسم الله الرحمن الرحیم والعاديات ضبحا فالموريات قدحا فالمغيرات صبحا فأثرن به نقعا فوسطن به جمعا. خوای پەروەردگار سوێند دەخوا بەو ئەسپانەی کە هێرش دەبن بۆ سەر دوژمن حیلە و پرمەیان دێت دەنگیان لێوە هەڵدەستێت کاتێک کە هێرش دەبن بۆ سەر دوژمنانی ئیسلام و ئەوانەی کە کاتێک کە غار دەدەن لە بن ناڵەکانیان لە بن سمەکانیان کاتێک کە دەڕۆن پێ بە قووەت بە ئەرزێدا دەدەن کە بە بەردێک دەکەوێت پڕشکە ئاگری لێوە هەڵدەستێت و بەو ئەسپانەی کە تەپ و تۆز دروست دەکەن لە کاتی هێرش بردندا ئەنجا لە بەرەبەیاندا خۆیان دەکەن بە ناوەڕاستی دوژمندا و هێرش بۆ دوژمنانی ئیسلام دەبن بۆ ئەوەی مسلمانان سەرخەن. دەزانی بۆچی خوای گەورە سوێندی بەو ئەسپە خواردووە کاتێک کە ئاوا هێرش دەبات بۆ سەر دوژمنانی ئیسلام لەبەر ئەوەیە چونکە ئیسلام سەردەخات و مسلمانان سەردەخات. جا تەماشایکە ئەسپێک حیوان و زیندەوەرێک ئەگەر کاتێک کە ئیسلام سەردەخات ئاوا بەرز دەبێتەوە خوای گەورە سوێندی پێدەخوات ئەدی من و تۆ و مسلمانان و هەموو کەسێک ئەگەر ئیسلام سەرخات چۆن بەرز دەبێتەوە لە لای خوای پەروەردگار دەی زۆر زیاتر. ئیسلام بۆ خۆی دینێکی هێندە بەرزە. هەر کەسێک ئیسلام سەرخات لە دنیا و قیامەتدا خوای پەروەردگار بەرزی دەکاتەوە. گەورەترین کار کە ئینسان بیکات سەرخستنی ئیسلام و مسلمانانە لە ژیاندا کە ئینسان پێی بەرز دەبێتەوە. ئەسپێک بەرز دەبێتەوە بەهۆی سەرخستنی مسلمانان و سەرخستنی ئیسلام. ئەدی ئینسانێک ئەگەر بیەوە ئیسلام سەرخات دەیوەرە با من و تۆش ئەو ڕۆ هەوڵ دەین بۆەوەی کە ئیسلام سەرخەین، ئەگەر بە ئیمزایەک بێت، ئەگەر بە شاهدیدانێک بێت، ئەگەر بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەکی باش بێت، وتارێک بێت، قورئانێک بێت، دوو قسەی باش بێت، کەسێک باسی سەرخستنی ئیسلام دەکات، کەسێک دەیەوێ ئیسلام سەرخات عەدالەت چەسپێنێ با ئێمەش سەری خەین لە دنیا قیامەت خوای پەروەردگار بەرزمان دەکاتەوە. پێغەمبەریش دەفەرمێ صلی الله عليه وسلم وذروة سنامه الجهاد في سبيل الله. شڵەپۆپەی هەرە بەرزی ئیسلامەتی چییە؟ تێکۆشانە لە پێناوی خوای پەروەردگاردا بۆ بەرزکردنەوەی ئیسلام و مسلمانان. ئەوە شڵەپۆپەی هەرە بەرزی ئیسلامەتیە کە ئینسان ئەو کارە بکات لە دنیادا. خوای پەروەردگار بمان گێڕی لەو کەسانەی کە فاعیلی خەیرن و ئیسلام و مسلمانان سەردەخەن.